گرفتەکانمان ئێمە ئێستا بۆ نمونە لە بەڕێبەراتی ئاسایشی سلێمانی بەشی بیانیەکان داوای کۆمەڵێ بڵێن پشتگیریمان لێکەن، داوای ئەولیاتی شەریکەی ئەو شوێنەمان لێکەن، داوای یعنی کۆمەڵە شە دەکەن ئەگەر ڕێکارێکی ئەمنیە ئێمە ملکەچین داریمان نییە ئەیخێنە سەر و سەرچاومان، بەڵام ناکرێت تۆ داوا لە منەکەی من بۆ جێبەجێکەم لە بەرامبەرە ئەوەی تەنیشتم داوای لێ ناکەیت و ئیشەکەشی ئەڕات و لێرا من ئیشم نابێت. هەر ئیشمان زۆر کەم بووە زۆر مۆزوعی ڤیزەشەوە لە ولاوە بۆستێ یعنی ئێمە ئەم کۆمپانیانە بڕەپارێکی زۆرمان خەواندووە، یعنی هەر کۆمپانیایەک چەندین عایلەی لەسەرە ئێمە داوای ئەومان نەکردوون نە لە حکومەت نە لە هیچ کەسولانێک نە لە هیچ حیزبێک بڵێن وەرن پارەمان بنێ وەرن بژێویمان بنێ وەرن موچەمان بنێ نە ئەسڵەن ئێمە موچەین بە کارمەندیش ئەسڵەن ئێمە دەستی کارمان ڕەخساندووە ئەسڵەن یعنی ئێمە بزەڕی بەشەین بە حکومەت ئێمە خۆمان بەخێوەکەین لە باتی ئەوەی دەستمان بگرن پشتگیریمان بکەن ئەرخەنەمان بۆ دروستەکەن. کاری ئەو جیاوازیە چ لەگەڵتانە دەکرێت؟ ئێمەش پرسیارەکە ئەوەیە بۆچی جیاوازیمان لەگەڵەکرێت ئێمەش بەدوێ ئەو پرسیارە ئەگەڕێین بۆ ئەبێت ئەگەر هاوڵاتی بە منیش کوردم ئەگەر مەسەلە خاوەن خەبات بێت خاوەنی دان شەهیدم دوو کۆمپانیا ئەوان هەموو ئیشەکان لە نشینگەش و لە ئاسایشش هەموو ئیشەکان بە ساهلی ئەڕوا تەنها ئەم کۆمپانیانە ئێمە نەبێ ئەرخەلەمان بۆ دروستە بێت. ئەوان کەسایەتێک یاخود حزبێکیان لە پشت بێت؟ ئێمەش پرسیارەکە ئەوەیە بەدوێ ئەو پرسیارە ئاگەڕێین بۆ ئەبێ ئەوان هەموو ئیشێکیان فەراهەم بێ بۆ ئێمە نەبێت.